فیستیڤاڵی هەنار. بسم الله. لەوێ هاوڕێیانی خۆشەویستم هیوادارم باش بن. گەشتێکی ئەمڕۆمان هەیە بۆ شاری هەڵەبجە بۆ فیستیڤاڵی هەنار. مقدرمە کۆمەڵە پلان و بەرنامەم هەیە ئینشەڵا کە گەشتمە شوێنی مەبەست پلان و بەرنامەکەم ڕاگەن ئایگە سەلام گالیگە پلان و بەرنامەکەم ڕاگەن بشوان بەخوای گەورە هەوڵ ئەم دیمەنی جوانتان بۆ گوازەوە بەڕاستی تا عربەت و سێ ساعت خوارەش تەسویر هەوڵێم نەیکەم کە گەشتمە شوێنی مەبەست ئینشاءڵڵا پلان و بەرنامە و شتی گشتگیرمان کە پێشووتر پلانمان بۆ دانابوو لەسەر ڕێکەوتبووین بۆ جۆرە کارگانمانەکەن و ڤیدیۆ و دیمەنی جوانەکان تاوە خۆی بۆ گوازمانێ حالیان 5:37 دقیقە و وردۆ ئینشاءڵڵا بسمیلای لێکەن و دەستەکەین بە گەشت. شەویستان کاتژمێر 6:04 دقیقە و گەیشتونەتە بازگەکەی عربەت. بەڕاستی ویستم من تەسویر نەکەم بە دیمەکان زۆر جوان بووە هیتر نییە کە بەم ناوە تەسویرتان بۆکەم ماشەڵڵاتی جوانە لەگەڵمان بن هاوڕێن. وەڵێ هاوڕێانی خۆشی دیقەت بن ئەها خۆر تازە خەریکە هەڵێ دیمەنەکان زۆر جوانە بۆیە جادا تەسویرتان بۆکەم ئەها سەرەتای خۆر هەڵاتن ماشەڵڵا ماشەڵڵا ماشەڵڵا. کاتژمێر 6:30 لە ناحەی عربەتەوانێ سڵاوتان لەبێ بمێنن لەگەڵمان. ئێستا هاوڕێیانی خۆشەویست کاتی ناخواردن و تەرتیباتە. گەسە خۆی وەڵا خۆشەویستان کاتژمێر 7:05 دقیقە و لە عربەت دەرچووین هەنگاوانی بەرەو ئینشاءڵڵا سێ سادق و هەڵەبجە و بەرەو فیستیڤاڵی هەنار لەگەڵمان بمێننەوە. وەڵا هاوڕێیانی خۆشەویستم کاتژمێر 7:27 دقیقە گەیشتینەتە سەرەگەی بێسانسوور هەوژمان ساعلیە ڕێزوانێ وەی خۆشەویستی گالیگە وەش زخم كروال كثير طر طق 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 حفو حفو كفو كفو زبرها مز هم بس بيقوراني عليه بلا خوشيستان اما حالا گەشتونەتە سەی سادق و بەجادە تازەکەی هەڵەبجەی تازەیە ئەڕێنە ناو هەڵەبجەی کۆن لەگەڵمان بێنەوە ئینشەڵڵا تا دیمەنەکانتانە خۆی بۆ گوازمانێ وەکو پێشووتریش بەڵێنم پیان ئینشەڵڵا کە گەشتین ناو فیستیڤاڵ بەڵێ بەرنامەم هەیە مقەدەر نەبێ لەوێ پێتان ئاشناکەم ڕێگەی هەڵەبجەی تازەوە جارێگەی هەڵەبجەی تازەوە سڵاوتان لەبێ. بەڕاستی هەستێکە هاتمە ئێرە هەستێکی سێرم بۆ دروست بوو ئەها نانوچەی بە نانی تیری و چاوم شتانە بە دووکەڵ و تەرتیباتەوە هەر لەخۆ هات بەسەر بە حەزم لێکردن جاسە بەڕاستی ئەگەرێکی هەبێ لێنێ بۆم دۆمەیمە وەرە بڕە بابە واسی لەگەڵ لێ خۆرە لێخی و حەزەیە چوتر هەوڵیان ئالێرەوە ڕۆشتنەوەوانێ بەرەو سەی سادق لە ناگردان و سڵاوێکی تایبەتان لێبێت لەگەڵمان بێنەوە تا کۆتایی گەشت ئینشەڵڵا ئەبینین خەڵک وردەوەردە هاتوچۆکات و ئەڕوات بەرەو هەڵەبجە و بەرەو فیستیڤاڵی هەنار بمێنن لەگەڵمان. بەڵێ هاوڕێیانی خۆشەویستم لە کاتژمێر 9 دقیقە نزیکە بینەوانیە هەر خەڵکە بینی ماشەڵڵا هەر ئەڕوا بۆ ناو فیستیڤاڵە کۆمانە ماشەڵڵا ئەم بانێ زووە قەرەباڵغێکی جار زۆرە گەشتی شوێنی مەبەست مەقەدەر نەبێ ڤیدیۆی تایبەتیمانە بێ لەگەڵمان بێننەوە. سڵاو لە کاک ئازادی خۆشەویست و هەنار و پرتەقاڵ و ترێ بمێنن لەگەڵمان تا وەردەوەردا دیمەنی جوانتان بۆ گوازینەوە لە شاری هەڵەبجەوە لە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەوە کوورە لە پایتەختی ئاشتیەوە سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشەویستم سوپاس بەخوای گەورە
لە چارک بۆ دێ گەر غەڵتم نەگوێ چارک بۆ دێ و گەشتونێتە هەڵبجە شەید قەدەر نەبێکە گەشتنە فیستیڤاڵی هەنەر ویدیۆی تایبەتمان نەبێ. بەڵێ خۆشەویستان گەیشتینە مۆنۆمنتەکەی هەڵەبجە دوای شەڵاکە گەشتینە ئەوێ و فیستیڤاڵی هەنارەکەشمان هەیە و لە پاشانە گەڕانەوان هەیە. بەخێر بێن بۆ شاری هەڵەبجە. گود مۆرنینگ. بۆ یەکەمین جار بە پاسکیل وای مەردەم ئەو پڕاڵە پاسیلە نەچەنەکە میژاڵم دەفتەریدانێ ئەمە دوای بەحقیقی پاسیلەکان بەرە شعرەمان هەرە بێ ئەوەش مۆنۆمنتەکە هەڵەبجێ. دەریام تێمە هێڵەکە عەلی ئەم شەو دنیا دەمتێنێ ئەیکە عەلی تۆ مەمتێنە. خۆشەویستان گەشتینەتە مۆنۆمنتەکەی هەڵەبجە و لەگەڵمان بنەوە تا کۆتایی گەشت و فیستیڤاڵی هەنار و فەستیڤال. بەش قوربانیانی جمەبارانی شاری هەڵەبجە. والله هاوڕێیان ئەبینن قەرەباڵغێکی ئێجیا زۆرە ئەوە هیچ ئۆتۆماتیکی دێچوە جێنیا ئێمە حالەن پەنچەرێکمان هەیە هەچ کەسێکەمان بینێت پێکەنینی بە وەزعەکە بەڵام ئێمە ئیرادەمان هەیە. لەیا هاوڕێکمان هاونیشمانێکمە لە پێیا بوو گاڵتەکەی بۆ گاڵتەی بۆ وەزعەکە هاوتون نازانوا پۆزی بەسەرایە وەڵای تە لێرەوە گرتم وتم دەوەرە دەیتەوە گەر ئازار لەو قەرەباڵغەیە لابە و منیش بە دواتە پێش دەکەومەوە و دەرەوە بۆم پێشی کەوتمەوەی پەنچەر بووین و من وەستا ئەم شتانە شتیا بێ حالێن. وەرە گوڵە باخ لەوەرە پێشەوە بابا خۆ دەسەبار ناگڕم. ئەهلا لە هەڵەبجە سڵاو خۆشەویست تەرتیبات عەدا نەبی هاوڕێن وا بڕوات وە سەعات 12 خوارن لە ناو هەڵەبجەیە نامێنێت. سێ لەکوێ لەمانە شێخ ئەدەم لە شێخ ئەدەم لای نەزانی ئەوە وەزع نییە خەرەباڵغی ئەمێڕۆ بۆ هەنار تۆ بڵێ لە خوار وا بڕۆ هەنار نامێنێتەوە لە ناو هەڵەبجەیە. وەرە وارە بەلادەوە باوکم قەناعەتت هەبێ دووبارەیەکەمەوە ئەگەر ئەم وەزعە بڕۆ لە 12 یۆرە نانی تیان نامێنێت کاتە لێکم قەت نێن بۆ فیستیڤاڵی هەڵەبجە. ئەخە بڵای تۆ بۆ خۆهاتی لەگەڵمان بێنەوانێت بەرە با تێ وەزعە کە بۆ بێ بابا و ترتیباتە و کاکە لە سلێمانی واتی و دەبێت ناوەڵا جێت و بەرە مەکە وەرە بێ کەبابێکی بیاکەن بەرباژی بیاکەنە چی پاسیلە و سلێمانیە و هەمی هاتۆتە پێشەوە مامە بانەیە و کاکە نابێ ئەو هەموو کیلۆمترمان بڕیەوە بێ کەبابێکی بیاکەین. بسم الله بسم الله. السلام عليكم. والله لە سلێمانی هاتین خۆشەویست هەرەوەی باشە بە قوربان باشە دڵەکە کە خۆشەویستی. لەکوێ ڕاگرین دڵەکەم لەکوێ ڕاگرین پاسی سواری ژینگە دۆست لە فیستیڤاڵی هەنار خۆ ئاخرینە پاسی لە فیستیڤاڵی هەنار ئەمەتەوە بابڕێم ئەمەشی تیابین وارە عالەمەتیە چوە ئەمەشی کچینە ناو زیانی چییە هەوڵێم 2 کیلۆ هەنارێ 2 کیلۆ هەنارێکی هەمەیە تۆزی دوودانە هەنارێ بخۆم خۆشە هەر بۆ جەو یاڵا ماما خۆتی تعالوا تو ختنية من كسرني صعبتك. لا براك انضمنا بلا قومي شي من وين عمل لجي خوش بس بنات نعجره طبعا هاوريان بيئه وانا خوش زور تايبته يقال ما بينه تادي من جوان تام بو قاسمو
براسي قربالك كي لانداس بيدر وبلاميه مشتري كما اروكو صالاني بيشوتره يبون مليشي كردية هاورة قبل سنة وساكم ليري باب بيدين بتشي وساكم أنا راسي هاورة بيئة وانا خوش وانا ترشو خوشة قابي هزارها تامينية والله خوش إنسان لبيسيفال هنا رواني سلاويكي تايبتان لبي راسي اويك هول ماندا كلبيسيفالكا بيبينين قرانكي كورتا قرانك ما كردو كما هنا ما خواردو كما اشتيتر ما خواردو مستانا ولا باش انا وردو دايتر هنگاو نينو برو مالاني چون كايتر كات ما دوازو دقيقه چن نجش ما بوتا بداخو نبرو قرباغلي مشتانه بلاي نيوز ناكين ان شاء الله وردو دائما هنگاو اني برو درواني برو قرانو برو مالاني فيديو تر ما نبيت لما بين وتاك تاي فيديو جربا فيستيفال هنار مال ابيتا صالح جدا وينهم مالا خوشویستان او فيستيفال هنار ما باجي اشت يلا قاقا كوت وناي برو اگر ماين مقدر نبي صالح تر هر ينوانه و فيستيفال هنار اما برنامج صال انا ما نبي مقدر نبي قاقا واو ورا هاي سر اشرب ماي كل ماي كل ماي اشرب ماي يلا كاكا حرك يلا كاكا بسم الله لكم انا اخوة برو الشهر ونوشي اقرب مسكوتا ها نوشي انا اكله ها باصي اللي عادي جود بيرو هاورا عن خوش الجرا ما بينه وتاك وتايجش چیا كاكا چیا دوائنه لا تسعادوا وتدي كرمه ليره هذا الشيء قولا بيها سيما فوق بداخل فريق يسكنك وتناور يعني هم لا نادي ايش يتبشر دو دهتر اگرین بدو سیاره و امانیتا گینو شونی مبسو
بردووە ماڵاش لە شاری هەڵەبجاکەین تا ساڵێکی تر لەگەڵمان بێنەوە تا کوتایی ڤیدیۆ من بەخێریەوەش بە سەلامەت جارێتانە بێ خۆشەویستان ئەوەنە قەرباڵغا باوەڕ ناکەم ئەمانە بۆ 12 بەریان کرێت جا خوارێکەوە دەچێ ناری بەرێ هەر نییە تویتیان نامێنێ لە هەڵەبجیا لێی بەرحاڵ ئێوە لەگەڵمان بێنە تا کوتای ڤیدیۆ ئەهلا سڵاوە لێبێ خۆشەویست بەڵێ خۆشەویستان گەشتی ڤیزیڤاڵی ئەم ساڵیشمان ساڵی 2022 توانیمان گەشتی شاری هەڵەبجا ئەنجام بدەین تەنها یەک سەروەسە لە حسابی گەڕانەوەی لەکوێ ئۆتۆمبیلمان دەستکەوت ئینشاڵڵا ئۆتۆمبیل ئەگرینەوە گەڕێنەوە بەرەو شار چونکە ڕێگەکەمان سەختە و قەرباڵغیمان لەبەردەمایە ئینشاڵڵا قەدەری خوای گەورە نەبێت تەمەن باقی بێت هەموو ساڵێک لەم کاتانەیە لەم بیادایە ئێمە بە پاسکیل گەشتەکەمان ئەنجام دەدەین بۆیە هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوانم بۆ یە گواستبێتەوە جەنەشتەکانمان لێیە بێتەوە گەشت بە پاسکیلەکەی ناتوانێەوەی کاتاوێت بەدەستی خەی هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوان بۆ یە گواستبێتوانێت تا گەشتێکی تر بڵۆگی تر بەخوای گەورە تاسێڕێم خوای گەورە یاری یاوەری هەمولاک تایبێت و بەڵاوی و هەروەها لە شوێنێکا دیمەنی جوانشم بینی بەردەوام بێ ڤیدیۆکانم جارێ لەگەڵمان بێنەوە هیوای دیدار تا گەشتێکی تر ئینشاڵڵا سڵاو خۆشەوی بەڵێ خۆشەویستان لە کۆتایی هاتینە کۆتایی لە کۆتایی هاتینە ڤیدیۆی ئەمڕۆمان هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوانم بۆ گواست بێتەوانە هەروەکو بڕیانمان نابوو ئێمە لە هەڵەبجی شەهیدەوانێ کە لێرەیە کۆتایی باگەشتەکەمان بێنین ئەویش بۆ ئۆتۆمبیل پاسکیلەکانمان ئەگواستینەوە لەبەر چی لەبەرەوەی تایەرێکی ئەجگار زۆر لەسەر ڕێیە بگەڕێتەوانێ بۆی ڤیزیڤاڵی هەنارەوە ئێمەش وردەوەدا لێرە هەنگاوەنین بە سەهارە و ئەگینا ئێستا حالان گەشتوونە تا 3 سادق لاکێ بە 2 ساعت دە بگەینە ناوشاوەی شێکی قورس نییە بەرحاڵ هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوان بۆ یە گواست بێتوانێ تا گەشتێکی تر و بڵۆگی تر بەخوای گەورەتان سوێن خواتان لەگەڵ و سەبسکرایبی چەناڵگەمتان بینێتێت ماڵئاوا شاری هەڵەبجی شەهید و 3 سادق و تەرتیبات و مشتانە گەرمەوە گەرمەوە ئەیلاوە لەیلاوە ناگەیتەوە ماڵەوە بەچی دیتانەوە بەسەر پاسکیلەکە دانیشتمان زۆر کاگە خواتان لەگەڵ خواویستان بێ وای گەشتێکی خۆش برە بڕە دوو دینار برە دوو دینار هیچیان کڵایان پێنێ ئێمەش نییە ئاکڵامان